يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی ئاسانتری ئەم جارەماندا ناونیشانی وتارەکەمان بریتیە لە دڵەڕاوچێ و قەلەقی و هۆکارەکانی. گەورەترین خەڵاتی خوا بەسەر ئینسانەوە کە تەماشاکەی لە قورئانی پیرۆزدا بۆ وڵاتێک بریتیە لە دووشت. قرآنی پیرۆز دەفەرمێ وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان فكفرت بأنعم الله فأذاقها الله لباس الجوع والخوف. لەم ئاەتە قورئانیدا خوای پەروەردگار باسی چوار شتمان بۆ دەکا. دەفەرمێ خوای گەورە خەڵات و خۆشی بە هەر وڵاتێک ببەخشێ. جا بەڕێزان، وڵات ڕێک بچووک دەبێتەوە لە خێزانێکدا. هەر یەکێک لە ئێمە کە دەچینەوە ماڵی خۆمان حکومەتێکی بچکۆلەین، دەوڵەتێکی بچکۆلەین لە چوارچێوەی ماڵەکەی خۆماندا. و هەروەها بچووکتریکەوە هەموو دەوڵەتێک و حکومەتێک بڕواتان بێ بەڕێزان لە ناو ناخی خۆماندا هەر یەکێک لە ئێمە حکومەتێک و دەوڵەتێکین. خوا چوار شتی باس کردووە. بەختەوەربوونی هەر حکومەتێک، هەر ماڵێک، هەر ئینسانێک وەکو تاک بەدووشتە لە دەرەوەی خۆی ئەمین بێ لە دوژمنایەتی. ئامینەن مطمئینەن، ئەو دوو مستەلەحە قورئانیە. لە دەرەوەی ماڵی خۆیدا، لە دەرەوەی وڵاتی خۆیدا شەڕی نەبێ. هەر وڵاتێک خوا ڕەحمی پێ بکا شەڕی لەگەڵ دراوسێکان و دەوروبەرانە بێ بەختەوەرە. هەر ماڵێک دوژمنایەتی لەگەڵ دەرەوەی ماڵەکەی خۆیدا نەبێ و بەبێت چەک ئەندامانی خێزانەکە بە بێمنەتی بڕۆنە بازاڕ و سەر ئیشی خۆیان، ئەوە بەختەوەرن. هەر ئینسانێک وەکو تاک دوژمنایەتی لەگەڵ کەس نەبێ و پێویستی بە هەڵگرتنی چەک و سیلاح نەبێ و ئەو وەختەی کە چوە سەرجەکای خەوتن و ئاەتل کورسیەکی خوێند و شایەتمانی هێنا بێمنەت لێی بخەوێ، نەدوژمنی کەس بێ و نەکەس دوژمنی بێ، ئەوە ئامینەن، ئەو وڵاتە، ئەو خێزانە، ئەو ئینسانە بەختەوەرە. دووەمیان مطمئینەن. مطمئینەن یعنی وڵاتێک لە ناو خۆیدا شەڕی نەبێ. جاری وایە تۆ شەڕ نییە لەگەڵ دەوڵەتاندا، لە ناو خۆیدا حیزبەکان شەڕیانە، خەڵکێکی زۆر دەبێتە قوربانی وڵاتەکە کاول دەبێت. وڵاتانی شەڕی ناو خۆیان تێدایە چۆن وێران دەبن. خێزانی وا هەیە لەگەڵ دەرەوەی ماڵەکەیدا زۆر تەبایە، زۆر ڕێک و پێکن، بەڵام لە ناو خۆیاندا شەڕیانە، نەکبەتیەکە لە ناو ماڵەکەدایە. ئینسانی واش هەیە، ئینسانی واش هەیە لەگەڵ خودی خۆیدا ناتەبایە، کە بابەتی ئێمەیە، لەگەڵ خودی خۆیدا ناتەبایە، قەلەقە، دڵە ڕاوچێ هەیە، شەڕ لەگەڵ خۆیدا دەکا، لە خۆی بێزارە. ئەمە بەڕاستی بەڵایەکی گەورەیە. دڵنیابوون لە دوژمنایەتی دەرەوە و دڵنیابوونی نەفس و دەروون بەڕاستی خەڵاتی خوایە. هەر کەسێ شکرانە بژێری خوای لەسەر بکە، خوا بۆی زیاد دەکا. ئەگەر کەسێک خوا لە دوژمنایەتی و نائەمینی پاراستی و دڵە ڕاوچەی نەبوو، دڵی مطمئین و دڵنیابوو، بەڵام چوو بێ شەرعی کرد، چوو لە خۆی گۆڕا، چوو تەکەبوری بەسەر خەڵکا لێدا خوا لی دەستێنێتەوە. دوو شتی پێ دەبەخشێ، الجوع والخەوف. ئەوە زۆر زۆر موسیبەتە. برسێتی، هەژاری، بێپارەیی، بێکاری، ئەوە جوعە. والخەوف، ترس و دڵە ڕاوچێ و قەلەقی دەخاتە دڵ و دەروونتەوە، ناخت دەهەژێ، بە هیچ دکتۆر و دەرمانێکی دەرونیش چارەسەر نابێ. بۆیە بابەتی ئەم جارەمان عەرزم کردن لەژێر ناونیشانی دڵە ڕاوچێ و هۆکارەکانی. قەلەقی. قەلەق چییە؟ حالة نفسية تتصف بالخوف والتوتر وكثرة التوقعات. هەر کەسێ سێ شتی هەبێ ئەوە قەلەقە. لە زانستی دەروونناسیدا حاڵەتێکی نەفسیە بریتیە لە ترس. ئینسانی وا هەیە دایمە دەترسێ، هەمیشە لە ناخیا ترسێک هەیە. ترسی هەیە لە نەخۆشی، ترسی هەیە لە پیلانی خەڵک، ترسی هەیە لە چاوەزار، ترسی هەیە لە زمانی ئەو، ترسی هەیە لە چاوی ئەو. کاکە لە هەموو شتێک دەترسێ، لە میکرۆبێکەوە تا فیلێک لە هەموو شتێک دەترسێ. وەتەوەتوری، دڵە ڕاوچێ.
قەت دڵی ئیستیقرار نییە ئەوێ شتێک بخرێت 10 جار دایدێنێ و هەڵی دەگرێتەوە هەیە کیلۆیە تەماتەی پێ ناکردرێ ئافرەتی وا هەیە 2 مەتر قماشی پێ ناکردرێ 50 دوکان دەکەوە ئاخری دێتەوە سەرێکەوە ئەویشی پێ ناکردرێ تەوەتور قەلەقیەک هەیە دەوێت سارەیەک بکڕێ 1 مانگ لە مەعرەزە دەسوڕێتەوە دوای دەستی دەبڕن هەر پێی ناکردرێ وكثرة التوقعات دائما چاوەڕوانی شتی ناوەخت دەکا ئەڵە کوردستان وێران دەبێ ئەڵە وشکە ساڵی دەبێت دەڵە باران نابارێ ئەمساڵ مار زۆر دەبێ ئەمساڵ دڵپشک زۆر دەبێ ئەمساڵ مێشولە زۆر دەبێ بەخوا لەوە دەچێم حیزبان ڕێک نەکەونەوە دەچێ حکومەت هەڵوەشێ لەوە چێ گرانی بێ لەوە چێ مەعاش نەبێ یعنی هێشتا شتەکان ڕوویان نەدا ئەوە بەڵام قەت شتی خۆشی بە مێشکانایە دایمە تەوەقعاتی ناخۆش لەوە چێ هاوسەرەکەم خیانەتم لێ بکات لەوە چێ مناڵەکەم لە مەکتەب دەرنەچێ لەوە چێ ناساڵح بێ يعني دائما هەرچی بیر دەکاتەوە بیرکردنەوەکانی خراپن تەوەقوعی شتی خراپ دەکات هەر کەسێ ئەم سێ نیشانەی هەبێ ئەوە قەلەقە ئەوە توحشی حاڵەتێکی نەفسی خراپ بووە جا مشکلانە ئەم حاڵەتی قەلەقی هەندێک جار کاتین بۆ نمونە وەختی ئیمتیحان چیە هەیە لە ئێمە وەختی ئیمتیحان قەلەق نەبوو بێ ئیشێکت دێتە پێش ئیشی خانوویەکت هەیە بانی سەقفی سەبەی خانوویەکت بۆ تێدەکرێت هەر لە خۆ قەلەقیەکت هەیە هەتا لە کارەکە دەبیتەوە ئەمانە شتێکی ئاسایین هەموو تەلەبێک قەلەقی هەیە هەمووی خاوەنکارێک ئاژاوێکی ناو خێزانەکەت دەمە بۆڵێک لەگەڵ خێزان و منداڵەکانتان دروست دەبێت عادەتەن خۆتکە دێدەرێت دڵخۆش نی ئەوانە شتێکی ئاساین لە هەموو کەسێکا ڕوو دەدەن ئەوە حاڵەتی نەخۆشی نەفسی و دەرونی نییە یان منداڵەکن نەخۆش دەبێت خێزانت نەخۆش دەبێت باوکو دایکت نەخۆش دەبێت یان تووشی شکستێکی مادی دێی قەیرانێکی ئابووری لە وڵاتەکەتا دروست دەبێت تۆش هاوڵاتێکی پێویستیت بە موچە هەیە ئەمانە بەڕێزان حاڵەتی نەخۆشی دەرونی نین ئەگەر ناڕەحەتیش بێ حەقی خۆتە بەڵام هەندێک حاڵەت هەیە نائاساییە ئینسان بەردەوام وابێ بەبێ ئەوەی تەلەبەبی دایمە دڵە ڕاوچێتەوێ بەبێ ئەوەی زەرەدی مادیەتی لێشکول پارەی زۆرت هەیە و کەچیە دڵە ناڕەحەتە بەبێ ئەوەی مشکلی خێزانیت هەیە لە هەموو ڕۆژەکان بەخراپتر دەچیتە دەرەوە ئەوە حاڵەتێکی دەرونی نائاساییە و قەلەقی و دڵە ڕاوچەی پێدەوترێ لە چەند حاڵەتێکا دەبێ ئێمە ئاگاداری ئەندامانی خێزانمان هاوڕێکانمان ناسیا و خزمەکانمان بین ئەویش بەوەی لە چەند حاڵەتێکا مرۆڤەکان تووشی قەلەقی و دڵەڕاوچە دەبن بۆ نمونە فترەی ئینتیقالی گواستنەوەی تەمەن مناڵێک کە یەکەم جار دەینێریتە قوتابخانە ئەبێ زۆر ئاگار لێ بێ یەکەم جارێتی ئاشنا دەبێت بە مامۆستا و بۆیە حەڵانە شتێکی باشە بۆیە باخچەی ساوایان و منداڵان باشە ئەها تۆزە ئاشنایەتی پێ دروست دەبێت بەڵام زمانی من و تۆ ئەوانەی بەڕێستان کە دەمان خوێن یەکەم جار کە مناڵ دەیبنە مەکتەب دنیایەکی زۆر سامناکە ئەوەت باوکو دایک نیست جا مامۆستای قەدیمیش حرمەت مێ و دەستیان مازەکەی هەمووی دارێک ئەمەندە بەدەستەوە بەتر قسەی خۆشی زلە بوو ترس و دڵەڕاوچێ ئەو منداڵە ئەبێ زۆر وریایبی لە ماڵەوە ئەو نازەی تۆ ئەو ماڵەی تۆ گۆڕاوە جاران دووسێ براو خوشکی بینیوە ئێستا 500-600 تەلەبە دەبینێ لە ناو پۆلەکەیدا 30 کەس دەبینێ هەر یەکە لە ماڵەکەەوە هاتوو یەکە شەڕەنجێژ یەکێ فەقیرە بۆیە ئەم منداڵە تووشی قەلەقی و دڵەڕاوچێ دەبێت کە هاتەوە دەبێت زۆر وریای کەیەوانێ بۆی ئاسایی کەیتەوە بۆی شی کەیتەوە دووسێ ڕۆژێکی تر بێتاقەتیەکەت کۆتایی پێدێ الطفولة إلى المراهقة منداڵ کە خەریکە باڵغ دەبێت زۆر بەڕێسە ئێستا ڕۆژانە لای من باسیەوە دەکەڵم مامۆستا لە دەستی کوڕەکەمیان لە دەستی کچەکەم بێزارم وەڵڵاهی لە هیچی کەم نییە پارەی دەدەمێت جلوبەرگی باشی بۆ دەکەم ژووری نووسنی خۆی هەیە هەموو شتێکی ماڵەکەمان ڕێک و پێکە سوپاس بۆخوا محتاج نین نازانم ئەو کوڕم بوا دەکا هەشەڕ دەفرۆشێ ئەو کچەم وا عمری بوا خەریکە بۆ 17 ساڵ دەچێ هەر بەڕاستی ناوێری قسەیەکی لەگەڵا بکەی نە یارمەتی دایکیەدا نە بە قسەی باوکی دەکا بەڕێزم ئەم مەرحەلەیە وایە منداڵی بەجێ دێڵێ و بەرەو هەرزەکاری دەڕوە هەز دەکا گۆڕانکاری کوڕ بێیان کەس بێت لە جەستەیدا ڕوویداوە لە دەنگیدا ڕوویداوە لە چاویدا ڕوویداوە لە لوتیا ڕوویداوە لە سنگیا ڕوویداوە خۆی پێ غەریبە بڕواتیان بەڕقی لە باوکێتی لە خوشکێتی لە برایەتی لە دایکێتی هیچ تاوانێکشی نییە ئەبێت تۆی باوکو دایک لەم قۆناغەدا زۆر وریابی تەحملی بکەیت حتا تێدەپەڕێ لەو هەرزەکاریە لە منداڵی گواستوێتەوە بۆ هەرزەکاری تا ئاشنا دەبێت بەم قۆناغە وەک منداڵەکە کە دەچێت بۆ مەکتەب ئەوش ئاوا قەلەقە ئەم قەلەقی ئاساییە ئەمە نەخۆشی دەرونی نییە لە کاتێکا کە ئینسان تەمەنی دەگاتە 40 ساڵ ئەو مەسافەیەش هەز دەکرێت لە گۆڕانکاری لە ماڵا دروست دەبێت بەڕێزان زۆربەی تەلاق لەو حاڵەتەیە بەداخەوە ڕوودەدا ئینسان گەنجێتی بەجێ دێڵێ بەرەو قۆناغی کامڵبوون دەڕوات تا 40 ئەوانە گەنجی بەرەو قۆناغی پێگەیشتن دەڕۆی لەو وەختە ئینسانەکە هەز دەکات لە 40 ئاساییە چاوت کەس ببێ
حیز نەخۆشیێکی چاو نییە وردە و دەشتەکان دەبێت ئاوەڕقکە دوورخیتەوە جاران ئاوا دەتخوێندەوە ئێستا بێ ئاوا بیخوێنیتەوە ئەوە هەموو مرۆڤەکان بەعام وایان لێ دێ هەز دەکەی ئەو هێز و گوڕەی جارانن نەماوە هەز دەکەی ئەو قووەتە نییە ئەو نەشاتە نییە ئەوە حەزت زیاتر بە خەومانەوە لە جێگادا و هەز بە بێتاقەتێک دەکەی ئالەم حاڵەتانەدا دەبێت ژن مڕاعاتی پیاوەکەی بکە پیا مڕاعاتی ژنەکەی بکە ئەوە گەیشتنە بە خۆناغی کامەڵبوون و بەجێهێشتنی گەنجێتیە ئەولاد مڕاعاتی باوک بکەن و قسەکانی قبولکەن لەم فترەیە تا دەردەچێ هەموو ئینسانێک دایمەت لە ڕاوچە و قەلەقی و دڵەقوتەیەکی هەیە ئافرەت کاتێک کە لە سووڕی مانگانە دەوەستێتەوە بەرەو پیری دەڕوا ئەو وەختێ ئافرەتێک بەرەو کۆتایی ئەوە دەڕوا لە سووڕی مانگانە دەوەستێ پێڵەن سینی یەئس واتە مەویز بۆ لە منداڵبوون و لە کەوتنە سووڕی مانگانە و عادەی شەرعیەوە ئافرەت لەو وەختەیە وەکو ئاگری لێدێ تووڕە دەبێت لە خۆی بێزارە بێز لە مێر دەکاتەوە لە مناڵ تووڕەیە شت دەشکێنێ ئەبێ ئەو ئەندامانی خێزان ئەم حاڵەتیان ئاگا لێ بێ ئەم ژنە تووشی نەخۆشی نەفسی نەبووە تێک نەچووە جنۆکە لە شیانێ و فڵان مەلابەتدار لێی نەدا و فڵان مەلابەت نەعل نەیکوتێ ئەوە حاڵەتێکە ئەم ژنە حەز بە گۆڕانکاریکی گەورە دەکا جاران هەموو مانگان چەند ڕۆژێک لە حاڵەتێکی ئاسایی بێنوێژیدا بوو ئێستا ئەوەی نەماوە هەز دەکا بەرەو پیری دەڕوا پێی ناخۆشە جا ئافرەت دوژمنی ئەوەیە لێ پرسی تەمەنت چەندە پێ زۆن بەلایەوە مشکلە نیت لەگەر پتەوی ئافرەتی ڕقی ئەستێنی بڵێ عمرت چەندە موالیدی چەندی ئافرەت هەمیشە پێی خۆشە بڵێ گەنجی بۆیە کاتێک کە دەبینێ بەرەو سنی ئەس دەڕوا ئەم دڵڕاوچەیە ڕووی تێ دەکا حەز بە قەلەقی و تەوەتورێکی دەرونی دەکا هەڵدەچێ و لە مێر تووڕێ لە مناڵ تووڕێ لە دراوسێ تووڕەیە حەز بە میوان ناکە ئەبێ ئاگال لێ بێ ئەم حاڵەتەش تێدەپەڕێ وردە وردە ئاسایی بێتەوە لەسەری هەندێک حاڵەتی دەرونیمان هەیە قەلەقی و دڵڕاوچێ یعنی عەرزم کردن ئینسانی وا لە خۆی بێزارە دایمە مەحزوونە بەهۆی چیەوەیە بەڕێزان ئەم حاڵەتانەش هیچی نییە بەڵام بەهۆی نەخۆشیەکانی کۆڵۆنەوەیە تەشەنوجاتی کۆڵۆنی هەیە لە خۆ دڵی تەنگ دەبێ هەر کەسێ مەعیدەی ئازاری هەبێ هەر کەسێ نەخۆشی کۆڵۆنی هەبێ لەگەڵ ئاوسانی ئەو کۆڵۆنانە و ئەوانەدا ئەم دڵە خەریکە دەتەقێ هەر ڕقت لە خۆت دەبێتەوە حەز دڵت بە هیچ ناگوشرێ دێ مزگەوت قەلەقی ئەچێ بازار دڵت بە کەسابەت خۆش نییە ئەوە ئەنجامی هیچ کشتێک نییە تۆ دەروونن نەخۆش نیە زەلامیان هەیە بردویانە بە حساب جنۆکەیان لێ دەکردووە بڵێ بابە بی بە بەلای پزیشە کە دەچێ بابە وەڵڵای ئەمەن لە پیسترین جۆرەکانی کۆڵۆنێتی جا کۆڵۆنیش ئەنواع نەوعی هەیە بە بەسیطی دەیگرێ هەیە بە قورسی دەیگرێ هەیە ناوەندە هەیە ڕۆژانەیە هەیە هەفتانە لێ دەدا هەیە مزمینە هەیە کاتیە ئەم نەخۆشی کۆڵۆن و تەشەنوجاتی ڕێخۆڵە ئەستورە ئەوانە ڕاستە و خۆ پەیوەندی بە دڵەوە هەیە بە دەمارەکانی مێشکەوەی هەیە حەز بە خۆشی ناکەی دایمە دڵت تەنگە و حەز بە ناڕەحەتی دەکەی دەبێت لە ڕێی دکتۆری پزیشکەوە بچی بۆ لای نەک مەلای نوشتەنووس و شێخی جنۆکە دەرکەر و ئەوانە کە عەرزم کردن دین ئاسانە ئیشی دین ئەوە نییە ئیشی دین ڕوونکردنەوەیە پێ دەڵێکا کە بڕۆ بە لای دکتۆر نەفسێ دکتۆری نەفسی جەستەیە دکتۆری جەستەیی پاڕانەوەی خۆت لە بینی خوایەکدا کە شافی دڵ و دەروونە قورئانێکی کردۆ بە شیفا ماچی کە بیخوێنەوە لەسەر دڵ هیدابێنی ئینشەڵڵا خوا شیفات بۆ دێنێ چارەسەری قەلەقی یەکەم حاڵەتێک هەمیشە بیرت لای داهاتوو نەبێ یەکێ لەو شتانێکی ئینسان تووشی نەخۆشی قەلەقی و دڵڕاوچێ دەکات دایمە بیرت لای داهاتوو بێ بەرنامەدانان بەڕێزان بۆ داهاتووی ژیان شتێکی باشە شەریعەتی ئیسلام پێ ناڵێ قەت دینارێک پاشەکەوت مەکە بۆ بەیانی ناوەڵا بە پێی سوڕەتی یوسف بێبووت هەیە پارەی 15 ساڵ لەمە دوادانەی مانیع نییە چێڵە وڵات بەرەو کارە ساتێک ناڕوە چێڵە تۆ نەخۆش ناکەوی چێڵە بازار هەروە گەرم دەبێ چێڵە کەسابەتەکە دەرۆک و جاران دەبێ با ئەمڕۆ ئەگەر شتێک زیاد دەست دەکەوێ خەمی بەیانی لەبەر بێ ئەمە بەرنامە ڕێژیە جا خۆزگە حکومەت وابوویایە سەرۆکی خێزان وابوویایە ئەندامانی خێزان ئەو پلانیان هەبوویایە ئەمڕۆ تۆ 100,000 دەستکەوتووە بەڵام بەڕێزم احتیمالی پاشی ساڵێکی تر ڕۆژی 10,000 دەستکەوێت چەند جوانە هەر 100,000ەکەت ئەمڕۆ نەخوار بێ شتێکت لێ پاشەکەوت کرد بێ بۆ ڕۆژانی تنگانە ئەمە پلانە ئەمە بەرنامە ڕێژە خوا پێی خۆشە بەڵام قەلەقێک بۆ مستەقبەل ئەوەیە یەک زەڕە نەخۆش نی سوپاس بۆ خوای گەورە هەر لە خۆ وەڵای خوا بکەم منیش تووشی سەرەتان نەبم ئەو عالم هەمووی تووشی سەرەتان بوو ئەو خواردنە دەخوا کابرا دەترسێت توش بێ وەڵڵاهی بەڕێزانەوە خراپە خۆ بپارێزە پاک و تەمیز بە ئەنجا بۆ دڵنیایی جەنابتان وەڵڵاهی هەر کەسێ زۆر بیل لە نەخۆشی بکاتەوە زۆرترین نەخۆش دەبێت حرمەتم هەیە بۆ ڕووی یەک بەیەکی جەنابتان ئەهلی مزگەوت بیسەران و بینەرانی ئەم زنجیرە باسەوە ئەم وتارە تخوا بینیوتانە زەلامی جێل نەخۆش بێ
ئەوەی جێلبلا وەزە حەجوێ ناداتە پاکی و پیسی وانە بە حەیە کوڕە لەفە لول دەدا بە دەستی گریستاویەوە حەجوێشی نەهاتێ سەرەتانی چی شتی چی کابرای کەش لە سابوونیش بێت من بینی و مەزەلامە بۆ کێتی ئەو سابوونە دەبێت هەتاو نەیبر بێت لەبەر هەتاو بووە بێز لە سابوون دەکاتەوە بێز لە زایی دەکاتەوە دایان تاریخەکەی دەخوێنێتەوە خواکەم بەسەر نەچوو بێ لەوەش دەترسێ ئەوانە دایمە نەخۆشن دکتۆر محەممەد ڕاتب نابلسی زانێ بە ناوبانگی ئیسلام دەفەرمێ کابرایەک هەبوو فەنان بوو ئەهلی هونەر بوو گرفتی ئەو پیاوە ئەوە بوو بەردەوام ترسی مستەقبەلی هەبوو دەیگو پارەم زۆرە علمم زۆرە فەنم زۆرە ناسیاییم زۆرە گرفتاری ئەوەم لە ژیاندا بەداخەوە دەترسم نەخۆشکەوم ئەترسم نەخۆشکەوم بۆیە دەڵێت ئەم پیاوە لە ژیانیدا گۆشتی سووری نەدەخوارد گۆشتی حەیوان مەگە کوتێک بە برژاوی قەت نەیوێرا و شیشە کەباب خوا لە مەطعەمێکە لە ماڵەوە دەیگو گۆشتی سوور نەخۆشی پێوەیە گۆشتی ئاژەڵی گەورە مەڕ و هەیم گۆشتی بۆ نمونە گوێرەکە و مەڕ و بزن و ئەوانەی نەدەخوا گۆشتی سوور چی دەخوارد ڕۆژێک مریشکی دەخوارد ئەبوایە مریشکەکەش کیلۆ و نیوەک زیاتر نەبێت بیکێشێ لە کام دەواجینە بیپرسەیە کام عەلەفەی خواردووە چێ پەروەردەی کردووە چۆن سەر بڕاوە تا مریشکێکی دەست دەکەوت پارەیەکی زۆری دەڕۆی ماسی ئەم ماسی لە چ حەوزەکە بەخێو کراوە کام پرۆتینەی دراوەتێ ڕۆژێ ماسی دەخوارد ڕۆژێ مریشکی دەخوارد ئەم برنجە خۆماڵی بێ مادەی کیمیایی ژێر نەکرا بێ ئەمجا ڕۆژانە ڕیاضە بکە مەلە بکە فڵان وەرزش بکە لەژێر چاودێری دکتۆردا ئەڵێ بەردەوام ئەمە جۆری خواردنی بوو بە ترسەوە تا دوو پاروی دەخوارد لە سیارەدا دەوڵەمەند بوو سیارەکەی دەبووە درع بێ ئەگە دەعمی کرد حسابی دەیانی ئێڕباکی بۆ کرابوو کامانە پیا بتەقن و تووشی هیچ کارەساتێک نەبێ بە حەیاتی ئەم پیاوە تا مرد نەیوێرا سواری تایارە بێ ئەیگوت تایارە زۆر خەتەرە لە تایارەیە ئەیگە من وا لە سیارەیە ئێڕباکەکان دەتەقن و احتیمالیە بەلاکەندێک کەوم و بریندار بن بەڵام خۆ تایارەکە کەوتە خوارەوە تازە هیچ مەجالێکی تێدا نامێنێ بۆیە نەیوێرا سەفەرێک لە ژیانیا بە تایارە بکە ئەو هەمووی هەبوو بە باخیرەیەک سەفەری ڕووباریش زۆر خۆشە نەیوێرا بە زەریایەکە سواری بێ باشەوە ئەو باخیرەیە بەنزینی لێبڕە ئەوە وەکو کەشتی تایتانی خۆی بە شاخێکی سەوڵندادا هەزاران تەوەقوعی بۆ ژیانی خۆی دەکرد بەڵام زۆر بە گەنجی کەس نەیزانی دانیشتە بوو جەڵدەی دەماغ لێدا و بەلادات و پاشتان ڕۆژە بۆ خۆی مرد دوای ئەو هەموو خۆپارێزیە ئەو هەموو وریابوونی خۆیە کەس تەوەقوعی نەکرد لە ساتە وەختێکی زۆر گەنجیدا بەبێ هیچ هۆکارێک جەڵدەیەکی دەماغ لێدا و مێشکی کۆیلەی مێشکی وەستاند و مرد بۆیە یەکێک لەو شتانێکی ئینسان تووشی دڵە ڕاوچێ و دەرونی و ئەوانە دەکا بیرکردنەوە لە داهاتووە بەرنامە ڕێژی عەرزم کردن جیاوازە لەگەڵ بیرکردنەوەی بێهۆ تۆ هیچ شتێکت نەکردو نە کاسبیت کردو نە پارەت پێدا کردو کەسی دایمە دەترسی وڵای لەوانەیە گرانی بێ ئەوە بەردەوام دڵ ناڕەحەت دەبێت ئەم وتارە لێرەدا کۆتایی پێدێنم کاتی جەنابتان زیاتر ناگرم ئینشاءالله لە دەرسی داهاتوودا لەسەر هۆکار و چارەسەری قەلەقی و دڵە ڕاوچێ زیاتر دادوێین یا ڕەبی خوایە ئەمن و ئەمانمان پێ ببەخشی دڵنیایی بە دڵ و دەروونمان بەخشی لە دڵە ڕاوچێ و قەلەقی خۆمان و ماڵ و منداڵمان پارێزی لەگەڵ موسڵمانان بەگشتی ئامین ئامین والحەمد لله رب العالمين يريد الله بكم اليسر ولا يريد بكم